ئایا بەکارهێنانی ژیری دەستکرد وەکو بەرنامەی ChatGPT و بەرنامە هاوشێوەکان مرۆڤ زیرەکتر دەکەن یا مرۆڤ گەمژە دەکەن، مێشکی مرۆڤ هەڵدەنێن بۆ ئەوەی بەهێزتر بێت، یارمەتی بەهێزبوونی مێشکی مرۆڤ دەدەن، یان وا دەکەن خانەکانی دەماری مرۆڤ و مێشکی مرۆڤ سست بن. هاورانی خۆشەویست سڵاوتان لێبێت. لەم ڤیدیۆدا باسی کاریگەری زیرەکی دەستکرد بۆ نمونە ChatGPT وەکو مۆدێلێکی گەورەی زمان Large Language Model دەکەم لەسەر چالاکی مێشک دەرهاوێشتەی ئەم بابەتە لەسەر بیرروبۆچوونمان لەبارەی پەروەردە و لەسەر ئەرک و کاری پەروەردەوە. سەرەتا لایکی ڤیدیۆکە بکەن و سبسکرایبی کەناڵەکە بکەن. توێژینەوەیەکی نوێ لەلایەن چەند توێژەرێکەوە کە لە زانکۆی MIT لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توێژینەوەیەکیان کردووە لەسەر ئەوەی کە بزانن ئایا ئەگەر ئەرکی نووسین بە خوێندکار بدەن بە بەکارهێنانی زیرەکی دەستکرد وەکو ChatGPT یان بە بەکارهێنانی ئامرازی گەڕان وەکو گوگل و ئەم بابەتانە کە سەرچ ئەنجنی پێ دەڵێن، یانیش بەبێ لەوانە و تەنها بە پشتبەستن بە بیر و مێشکی خۆیان بزانن ئایا چه کاریگەریەکی ئەم ئامرازانە هەیە لەسەر چالاکی مێشک و ئایا بزانن جیاوازی هەیە لە نێوان بەکارهێنانی زیرەکی دەستکرد یا بەکارهێنانی ئامرازەکانی گەڕان لە ئینتەرنێتدا لەگەڵ ئەوەی کە تۆ هیچ بەکار نهێنیت و خۆت پشت بە مێشکی خۆت ببەستی. ئەو ئەرکەش کە دابوویان بە خوێندکارەکان ئەوە بوو کە شتێک بنووسن، ئێسەی مەقالە نووسین. توێژینەوەکە کۆمەڵێک وردەکاری هەڵبەت باز دەکات، بەڵام کۆمەڵێک دۆزینەوەیان پێشکەش کردووە، کۆمەڵێک شتی نوێیان پێشکەش کردووە، بۆیان دەرکەوتووە کە تا پشت زیاتر بە ئامرازەکانی وەکو ChatGPT ببەستیت کەمتر دەمارە گەیەنەرەکانی مێشک چالاک دەبن. ئەو گۆمەڵە خوێندکارەی کە ئەرکی نووسینەکەیان بەبێ پشتبەستن بە هیچ ئامراز و ئامێرێکی دیکە جێبەجێ کردووە، مێشکیان زیاتر بەکارهێناوە، خانەگەیەنەرەکانی مێشکیان زیاتر بەکارهێناوە لەوانەی کە پشتیان بە ئامرازەکانی وەکو ChatGPT بەستووە. توێژینەوەکە گەیشتۆتە چەند ئەنجامگیریەک، لەوانە بۆیان دەرکەوتووە کە پشتبەستن بە ئامرازەکانی وەکو ژیری دەستکرد دەمارە گەیەنەرەکانی مێشک کەمتر چالاک دەکات. بە مانایەکی دیکەیانی بەکارهێنانی زۆری ئەو ئامرازانە مێشک سست دەکات، وا دەکات زاکیرە زۆر بەکار نەکەوێت، ئیش نەکات. لە هەمان کات ئەویان بۆ دەرکەوتووە کە ئەوانەی کە نووسینەکەیان بە پشتبەستن بە ChatGPT کردووە کەمتر لە یادیانەکە نووسینەکە باسی چی دەکا، هەستیان بە خاوەندارەتی نووسینەکەی خۆیان نەکردووە، نیانتوانیوە بۆ نمونە ئاماژە بە دێڕێک دوو دێڕێک یا چەند دێڕێکی نووسینەکەی خۆیان بکەن بە بەراورد بە ئەوانەی دیکە کە کەمتر پشتیان بە و ئامرازانە بەستووە یا با بڵێن پشتیان بە ئامرازی وەکو گەڕان بەستووە وەکو گوگل و کەمتریش ئەوانیش کەمتر لەوانەی کە لە 100% پشتیان بە مێشک و بە بیری خۆیان بەستووە. ئەمە هەڵبەت کۆمەڵێک شتمان پێ دەڵێ لەبارەی ئەوەی کە ئایا تا چەند ئێمە دەتوانین لە پەروەردەدا سوود لە ژیری دەستکرد ببینین. ژیری دەستکرد دەکرێت سوودی زۆری هەبێت، وەکو ئامرازێک دەتوانی بەکاری بهێنی، کۆمەڵێکی ئیش و کارت بۆ ئاسان دەکات، کۆمەڵی لانی تەکنیکیت بۆ جێبەجێ دەکات. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە بزانین ئاماژەکردن بەم دەرهاوێشتە سەلبیانە گرنگە بۆ ئەوی ئێمە بزانین لە چ ڕوویەکەوە ئەم ئامرازانە دەتوانن لە پرۆسی پەروەردەیدا جیان ببێتەوە و لە چ ڕوویەکیشەوە دەبێت هۆشیار بین و بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم ئامرازانەدا بکەین. پرۆسەی پەروەردەیی زۆر جار خوێندکار بە شتێکەوە دەبەستێتەوە کە جەختکردنەوەکە لەسەر کردنی ئیشەکە، نەک لەسەر ئەنجامیکردنی ئیشەکە، نەک لەسەر بەرهەمی ئیشەکە. من ئەگەر نمونەیەک بهێنمەوە لە مرۆڤەوە لە وەرزش جەنگیەکاندا مارشل ئارتس، فنون قیتالیە، وەکو کاراتی، وەکو کۆنگفۆ، وەکو تایکواندۆ، وەکو جۆرەکانی دیکە، ئەم وەرزشانە کۆمەڵێک بەشیان تێدایە وەکو کاتاکان لە کاراتێدا، وەکو پومسای لە تایکواندۆ یان لە وەرزشەکانی دیکەدا هەمان شت هەیە. دەبینیت وەرزشوان تەنانەت لە سەرەتاوە کە دەست پێ دەکات بەنێو کۆمەڵێک چالاکی و کرداردا دەڕوات کە هەر دەبێت دووبارەیان بکات و هەر دەبێت بەردەوام لەسەریان بێ، هەر دەبێت بەبێ ئەوەی پێوەی دیار بێ ڕاستەوخۆ ئەمە چ سوودێکی هەیە. زۆر جار هەیە ئەمە بیرم دێکاتی خۆی کە کیکبۆکسین و کۆنفۆم دەکرد، کۆمەڵێک کردار هەبوو، کۆمەڵێک جوڵە هەبوو کە دەبایە هەمیشە بیکەین، هەمیشە دووبارەکەینەوە. ئێمە دەمانگوت کە تازە بووین هێشتانەمان دەزانین، دەمانگوت باشە ئەمە چ سوودێکی هەیە، خۆ ئێمە لە شەڕدا ئەم جۆرە بەکار ناهێنین، خۆمە ناوەسنی شوێنی خۆماندا و هەر بۆکز لێ بدەین و هەر هەمان شت دووبارە بکەینەوە لەسەرێک بەبێ ئەوی بزانین چی سوودێکی بۆمان هەیە. لی تێنە دەگەیشتین بەڕاستی، نەمان دەزانین بۆچی
ئەم جوڵانە دووبارە دەکەینەوە. بەڵام ڕاستی ئامانجیری دووبارەکردنەوەی ئەم جوڵانە بۆ چالاکردنی کۆمەڵێک لایەنی جەستەی مرۆڤە، بۆ چالاکردنی کۆمەڵێک لایەنی مێشک و دەماری مرۆڤە، بۆ ئەوی بتوانێت بە تەواوەتی کۆنتترۆلی جەستە و جوڵە و بیرکردنەوە و هەناسەدان و ئەمانەی خۆی بکات. ینی مەرج نییە تۆ ئەم جوڵانە ڕاستە و خۆ بەرهەمێکی دیارکراوی هەبێت، بۆ نمونە ڕاستە و خۆ لە خۆپارێزیدا یا لە شەڕکردندا بەکاری بهێنی. بە هەمان شێوە لە پەروەردەشدا بە هەمان شێوەیە. ئامرازی وەکو ChatGPT بەڵێ نووسینت وەکو بەرهەمێک بۆ بەردەست دەخات، بەڵام زۆر جار هەیە چالاکی نووسین، چالاکی زۆر چالاکی دیکە هی ئەوە نییە، ئامانجەکە ئەوە نییە کە تا خوێندکارە باشترین نووسینی خۆی بەرهەم بهێنێت. بە هەمان شێوە لە خوێندنەکانی دیکە ئەندازیارێکی شارستانی بەڕاستی چاوەڕێی ئەوەی لێ ناکرێت کە پرۆژەیەکی کامل متەکاملی ئەندازیاری لە دروستکردنی بینایەکدا لە سەرەتاوە تا کۆتایی وەکو بڵێ بەرهەمی خوێندنەکەی دروستکردنی بینایەک بێت. دوای تەواوکردنی یان تەواوکردنی خوێندنی ئەندازیاری دەبێت دڵنیایی ئەوە بدات کە ئەگەر ئەم خوێندکارەیە ئەم کەسە کە بڕوانامەی ئەندازیاری شارستانی هەیە ئەگەر لی داوا بکرێت پرۆژەیەک بکات بە دڵنیاییەوە دەتوانێت، بەڵام مەرج نییە تا خوێندکارە بەرهەمێکی وای هەبێت کە وەکو ئەو وابێت کە حازر بێت و بچیتە ناوی. ئەندازیاری کۆمپیوتەر بە هەمان شێوە، خوێندنی پزیشکی بە هەمان شێوە، خوێندنی پەروەردە بە هەمان شێوە. کەسێک کە بڕوانامەی مامۆستایەتی وەردەگرێت مانای وانی ئەزمموی مامۆستایەتی زۆر و زەوەندەی هەیە، بەڵکو مانای ئەوەیە کە بنەماکانی مامۆستایەتی لەلایە، تواناکانی مامۆستایەتی گەشەی کردووە و دووبارەی کردوێتەوە و خۆی لەسەر لێ ڕاهێناوە کە ئێستا دەچێت مامۆستایەتیەکەی دەکایە دەچێتە بوارەکەی خۆیەوە و لە کەرت و بەشی خۆیدا کار دەکات. دڵنیایی ئەوە هەیە کە ئەوەی لێ داوا دەکرێت دەتوانێت بیکە. بۆیە ئێمە دەبێ بزانین ChatGPT و ئامرازەکانی دیکەی ژیری دەستکرد چۆن دەتوانین لە پەروەردەدا بەکاربێنین. ئایا پەروەردەی ئێمە جەختکردنەوەی لەسەر بەرهەم یان جەختکردنەوەی لەسەر پرۆسەی پەروەردەکردن و تونند و تۆڵکردنی بنەماکانی مرۆڤ بوون، تونند تۆڵکردنی شێوازەکانی بیرکردنەوەی، تونند تۆڵکردنی توانای بیرکردنەوە و توانای دەستڕەنگینی و بیرڕەنگینیە. ئەم توێژینەوەیەکی زۆر نوێیە، لەگەڵ ڤیدیۆکەدا لینکەکەی دادنێم بۆ ئەو کەسانی بیانەوێت سوودی ببین و بیخوێنەوە بە زمانی ئینگلیزیە. بەڵام ئەومان نیشان دەدات کە ئێمە دەبێت زۆر بە شارەزایی، زۆر بە مێشکراوەیی بزانین چۆن مامەڵە لەگەڵ ژیری دەستکرد و لەگەڵ تەکنۆلۆژیای نوێدا دەکەین. ژیری دەستکرد بەڵێ دەتوانێت کۆمەڵێ کارمان بۆ ئاسان بکات، کۆمەڵە تەکنیکمان بۆ ئاسان بکات، بەڵام گرنگە ئەوە بزانین کە ئامانجی پەروەردە تونند و تۆڵکردن و گەشەدانە بە تواناکانی مرۆڤ، بە تواناکانی بیرکردنەوەی مرۆڤ، بە تواناکانی دەستڕەنگینی مرۆڤ، توانە جەستەییەکان و فکری و ڕۆحیەکانی مرۆڤ، نەک تەنها بەرهەمهێنانی شتێک، نەک تەنها نووسینێکی پاک و بێگەرد بەبێ کێشە، نەک تەنها دروستکردنی خانوویەک یا ڕێگاوبانێک یا پردێک، نەک تەنها دروستکردنی بەرنمەیەکی کۆمپیوتەری یان بوونە مامۆسایەکی کامل و ئامادە، بەڵکو گەشەدانە بە توانە سەرەکی و بناغەییەکانی مرۆڤ لە بیرکردنەوە، لە بەکارهێنانی جەستەی خۆی، لە خووە گشتیەکانی کە پێویستە لە ژیاندا پشتیان پێ ببەستێ، لە ئەوەی کە بتوانێت چی پێویست بوو بتوانێت لەسەری بنیاد بنێت، ئەو لایەنانەی معریفە و توانای خۆی کە پێویستی بە چاکردن بتوانێت چاکی بکات. هیوام وایە ئەم ڤیددیۆیە سوودی بۆتان هەبوو بێ. ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵە لایکەکە نیشانی ئەوەیە کە ڤیددیۆکەتان بدڵە و یارمەتی ئەوش دەدات کە ڤیددیۆی هاوشێوە زیاتر بێتە بەردەستان. زۆر سوپاستانەکەم و تا ڤیددیۆکی دیکە بەخواتان دەسپێرم.